یارانە کوردەوار وەختتان وەخەیر. ئێمە لە ڕاستای ساقکردنەوەی ئەقڵنا قسەیەکە لەناوە یارانە کوردەوارە ئێمە باوە مەجبورین دیبەیت هایەکمان بێ لە دەوران اتفاقا تا ئێمە بزانین ئەوەی کە ئەمڕۆ بووگەسە باوە سەر لێوە مردم چۆن توانی گێسی هۆی خەسیاگیە مردم دروست بکات. دوێکە مقدمەتەن مەسائلێکمان مەترح کرد ئەمڕۆ تێمە سەرە مەسائلێکی تر تا بتوانێت جواب فرە کەسانێک کە لەم وەزعیەتی ئێستەیە ماگنەوە حەز ئەکەن بەم وەزعیەتەوە هیچ مەیلێکیان بۆ گۆڕینی ئەم وەزعیەتە نییە بدرێتەوە. بۆیە من مەجبورم لە قسەهای باوە ناوە سەر زوانم مردم استفادە بکەم. تماشاکەن ئێوە کەم لە فەزای سۆشیال میدیا و فەزای میدیایی و فەزای کۆمەڵگا نابیسن. خەڵک مەسەڵەن ڕوو ئەکا بە جەریانێک ئێژێت کاکەیان ئێوە خەڵکی وشیار بکەنەوە. ئەم خەڵکی وشیارکردنەوەیە دەلیلی هەست لە جێگەیەکەوە هاتگە. ئەم قسەی ئەمەی کە خەڵکی وشیار بکەنەوە، یعنی خەڵکی وشیاری نییە کە وشیاری پێدەی جۆرێکی تر هەڵس و کەوت ئەکا. دەرنەتیجە خروجیەکە ئەوێت و ئەمەی کە تۆ بێژی خەڵکی جاهلە، خەڵکی نازانێت. ئەمە لەکوێ تێت؟ ئەمە لە نیگاهی کارل مارکس تێت. ئەمە پاشماوەکانی ئەندێشەی سەقەتی مارکسیستیە کە هاتگەسە ناوە کۆمەڵگای ئێمە. تۆ لەگەڵ هەر کەسێک کاکە قسەکەژێ کاکەمەکە تۆ نتگەرەکە ئاگاهی بدەیت. مارکس وەخت خۆی ئەمە عقبەیەکی تئۆریکی تاریخی هەست کە تۆ گەرەکت بێ بەڕەسی بکەین. ئینسان تا دەورە لە فەلسفەی غەربا بەحسم بە جەهانە کوردی نییە. ئینسان تا دەورانە عەسرە ڕەوشەنگەری بەشێک لە هەستی بوو وەخوا مطلقێک بوو کە لە دوورۆ سەیریە کرد. لە دوای دێکارت کەوتی من بیرەکەمەوە پەس من هەم ئینسان تەبدیل بوو بە محوەرە هەستی. ناسین وشیار بوونەوە، ناسین لە وشیار بوونەوە تێت، لە زەهن تێت. لەگرا هاتن سوژەگی بە ئینسان بدەن، محوەریەت بە ئینسان بدەن، بەڵام دووشتیان لە ئینسان سند. دووشت: یەک سیچویشن موقعیت، دوو یعنی مەکان و زەمانیان سند. مەکان و زەمان لە ئینسان سنرە. ئینسان خرەیە دەرەوەی هەستی وەکو خوا. دەرنەتیجە لەگرە چاڵشێکی گەورە دەستی پێ کرد. ئینسان لە خۆ بێگانە بوو. تامێکە هێگل هات. هێگل مشتومڕێکی کرد بۆم سوژەی جەدیدە و هات ئەم سوژەی جەدیدەی زەمانمەند کرد، خستیە ناو زەمەن و تاریخی پێدا و بردیە ناوە تاریخ. پس ئەوەڵین اتفاقێکە کەوت، محاولەیان کرد و ئینسانیان زەمانمەند کرد. مارکس هات وتی ئینسان ناتوانێت تەوانا بێت بوو خاتری ئەوەی کە ئینسان مەحسووری شەرایەتی خۆیسی. مەوقیەتەکە گرتوویەتی، شەرایەت گرتوویەتی، هێزی لە ئینسان سەندووە. دەرنەتیجە بۆ خاتری ئەوەی ئەم ئینسانە بەهێز بێت، مارکس هات ئەم شەرایەتەی بە ناوی تەبەقاتی ئیجتیماعی تعریف کرد. چین و توێژ، ئەوەی کە بە فاسۆمی هەڵیان گەڕانگەسەوە، چین و توێژ. پس مارکس لەگرا تەکمیل لە بەحسە هێگلی کرد. مارکس یەک غەڵەتە گەورەی کرد کە بەعدەنیش معلوم بوو غەڵەتە.
هاتەوە ئەم ئینسانەی کەوتووی لە ناو شەرایطە مەحسوور بوو گە زەمان و مەکانە گیریاگە و هێزی لێ سندیاگەسۆ بە یەک چت ئەتوانێ بەهێز بێت، ئەویش ئاگاهیە، ئاگاهیدانە. ئەمە بوو کە ئێوە ئەتاندی جنبشە چەپ هاواریە کرد ئاگاهیە تەبەقەیە کارگەر، ئاگاهیە تەبەقەیە کارگەر، ئاگاهیە تەبەقەیە کارگەر. عملەن تۆ دید ئەم ئاگاهیە تەبەقەیە کارگەرە لە دنیای غەربە هیچ ئینقلاباتێکی دروست نەکرد. بعد نهلەهای تەفەکر لە دنیای غەربە و کوێ ئەڕوات کە ئەمە ئەسە ئاگاهی نییە کە تۆ ئەو جەمە لە نیچە ئەوێنیت بتەبع نیچە تۆ ئەوێنی فرۆید تێت داستانی مەترحەکە ئەو ویل پاور بەحسەکە ئێرادەیە مەعتوفە بە قودرەتە کە ئینسان مەیل ئەکا کە گۆڕان دروستکە کە تەغییر بکات و ئەم هێزە بە ئینسان ئەدات ئەلا ڕقمەوەی کە ئینسان مەحسوورە لە زەمان و مەکانە. وەمە ئێرادەی قودرەتە. فرۆید ئەم ئێرادەی قودرەتە لە سێکسەوە بەحسەکە. تا وینکنشتاین و وینکنشتاین ئەیواتە ناوە زوان. ئەم داستانە مشت و مڕێک ئەگرێ بەخۆی. پس تۆ ئەوەی کە ئەوێنی خەڵکی ئێژی خەڵک وشیار نییە و دەبێ ئاگایکەی تۆ مەقس تڕەهاتە مەحزە. ئاگاهی هیچ کەسێتەکان نادات و هیچ کەسێتەکان ناخوات. ئەی چی بەعسە تەکاندان ئەوێت چی تەکان دروست ئەکات. پس تۆ لەگرادیت لەم ئەقڵە ناقسەکە کریاگەسە ناو زێهنە مردم وەختی تێژێ خەڵکی وشیار بکەن و خەڵکی جا کاورا کە خۆی لە ناوە خەڵکیە ئەوێنێت و ئەکەوێتە غەمزەکردن و ناسکردن بۆ تۆ و کاکە و حەق دەبێ پرسیارەکانە من جواب بیت و من پرسیارم لێت کردووە و دەبێ پێم بێژیت و چۆنە و دەی بەدیل چۆنە و دەی ئایندە چۆنە و ئەم سوالانە کە مەترحەکە ئینسانە فکرەکە لە ئەوجە ئاگاهی و خەریکە بۆ تۆی مەترحەکە هەچێک نییە بێجگەیە یەک مشتڕەهات کە خروجیکی لێ نایێتە دەرەوە هەچێکی لێ نایێتە دەرەوە و اتفاقێکی لێ ناکەفێ چون تۆ ئەشی ئەمیقەن بڕۆیتە ناوی مەوزوعەکە بزانی مەوزوعەکە چییە. ئەگەر ئێمە لەگرا دەسی پێ بکەین ئەوجا ئەگەین بە داستانێک کە من سێ چواردانە حکم لەگرا بدەم. حکم ئەوەڵ هیچ وەخت لە تەیرێ تاریخە معاسرە شتێک بە ناوی مبارزاتە ملەتە کورد و ئومەتە کورد مەوجود نەبووگە هیچ وەخت مردمێ بە ناوی مردمی کورد مبارزەیەکی نەکردگە بۆ مردمە کورد هیچ وەخت. جای سەوێت و سوال ئێمە حیزبانە و ئەی ئەمانەی کە چووگنە ناوی ئەمە حیزبانە چی و دێ ئەمە هیچ وەخت ئەمرە سیاسی لە کوردەوارە اتفاق نەکەفتگە هیچ وەخت ئەمرە سیاسی اتفاق نەکەفتگە. دووبارە سوالەکەنەوە بۆ چۆن بزانن. من لە جانبینی کوردیا وتم ئینسانە کوردی بەسە زوان تێتە دنیا لەگرا یەک نوکتە مستەتەرە. ئینسان وەختێ لە دایک ئەوێت زوانیشی نییە قسە بکات ئەمما قەستی هەست نیەتی هەست بۆ ژیانکردن. تۆ نێ مناڵە برسی ئەوێت هاوارەکە لە قاوەشێنێ قسەکە ئەقیژێنێ ماتەڵ نییە نیەتی هەست مەیلی هەست قەستی هەست بەمانەوە بەر لەوەی فێرە زوانیش بوێت. پس ئالەگرا ئەوەی ئەهرومە زندگیە قەستە مەیلە بەدەسەڵاتە تا تۆ بواتە بەرەو تۆ تا لە مەوقعیەت زەمان و مەکانە قەرار نەگری. ئەگەر خواوی دوایتە خەلا تا لە مووقعیەت زەمان و مەکانە قەرار نەگری تا لە مەوقعیەت یا سیچویشنانەویت ئیمکانی نییە بتوانی قەست بکەی چون قەست ئەمرێکی بیرونی بە شتێکی بیرونی وە خارجیە. ئیستا تێنە سەرەوەی کە ئەی ئەمانەی وانە کوردەواری ئێمە بە ناوە حیزب و نەهاد و ئینجو ئەمان چکاران
بۆ دژایەتی ئێمەکەن دژایەتی ئێمە ئەمەسە ئێمە دژایەتی گشتیانەکەین دلیلەکەیشی ئەمەسە ئەمانە هیچ کامیان نەگوزارش لە کورد ئەەکەن نەهنە کوردن نەبۆ کورد بووگن و منستە مووقعەتیان مشخص ئەەکەم کە کێن ئەمانە بۆ ئەووەڕین بار لە تاریخە کوردە معاسرە جەریانێک کە خەریکە ئەمری سیاسیە ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆست هیچ کام لەمانە جەریانە سیاسی نەبووگن هیچ کامیان و هیچ ئەمرێکی سیاسیان دروست نەکردگە بە یەکێتی و پارتی و پەکەکەیشتانەوە نەبووگە ئەگەر ئەمانە کرد ئیستا ئەمە ئەەکەینەوە تا ئەمانە بێن جواو بێنەوە بۆ ئەوێنن ئەمانە جواوە ئێوە نادەنەوە بۆ خاتری ئەوەی کە ئێوە جەهانێکتان دروست کردگە کە ئەم جەهانە وا لە مەوقعیەتێکە و ئەدا لە مەوقعیەتێکی تر ئەمە ئەو شتەسە ئەوانە بە شدەت لی ترسیاگن حاڵیانی خراو کردگە ئەوزاعیان خراوە هەر بەم دەستەوە کە بڕۆن تۆ ئەم بحرانە لەناوە گشتیانە ئەوێنی یەکێتی پارتی پەکەکە کۆمەڵە دموکرات گشتیان بحرانە گەورەیە تئۆریە کوردیان هەست گشتیان هەستیان وەگەرنە وەکو ئاوی خواردن سڕینەوەیە پارتی لەلایەن یەکێتی ئیمکان پەزیرە سڕینەوەیە یەکێتی لەلایەن پارتی ئیمکان پەزیرە وەلی تۆ ئەوێنی هیچ کام لەمانە تئۆریان نییە ئیستەتین ئەمانە چین ئەمانەوانە کوێ تەماشاکەن دەوڵەتە ئێرانی وەختی ئێمە ئێژین قەستمان هەست تۆ مەفهومە دەوڵەتە ئێرانی بنی ئەولاوە بێژە جمهوریە ئیسلامیە ئێران جمهوریە ئیسلامیە ئێران مووقعیەت نییە تۆ لێی بدەی مووقعیەت نییە سیچوەیشن نییە جمهوریە ئیسلامیە ئێران وەزعیەتە پوزیشنە تۆ ناتوانین لە پوزیشن بەی لە پوزیشن هیچ کڵاشێ دروست ناوێ تۆجۆکەن بۆی تۆ حتا لە ناوی دموکراسیای غەرب بێ بڕۆ خیابان جوێن بۆ دۆناڵد ترامپ تێڵەیە دار بۆ ڕما تحت دۆناڵد ترامپ کەس ناتبێ فیشەکێ بە لە دۆناڵد ترامپ بیکوژە ئەیدامە ناکەن لەسەر کوشتنە دۆناڵد ترامپ سەبەب چییە؟ سەبەب ئەوەسەکە حکوومەت و ساختارە حکوومەت لەوێ پوزیشنە وە ماندگار بووگە دەست ناخۆ ئەنچێکە ڕاپەڕین لە بەرامبەری وێسیاگە کە منیستە بەحسی یەکەم چییە و ئەنچێکە ڕاپەڕین دروست تەشخیسی داگە و لەسەری و جەهانە کوردی خۆی فۆرمۆڵ بەندی کردگە مەفهوم سازی لەسەری کردگە ئەمەسە ئوسوولەن حیزب دموکراتە کوردستانە ئێران کۆمەڵە پارتی یەکێتی نێنە مەوقعیەتە مبارزاتە کورد وانە پوزیشنە ڕقابەتە قودرەت تەوەجۆ بکەنم دوودان لە یەکتری تەفاوتیان هەسا نێنە مەوقعیەتە وانە پوزیشنە لە ڕۆژە ئەوەڵیشۆ لە پوزیشنە بووگن خب ئیستا ئێمە جواوە ئەم سوعالە دێنەوە ئێمە وتمان هیچ کام لەمانەی لە دەورانە عەسر جەدید و تاریخە جەدیدا تحتە ناو مبارزاتە کوردی هاتن هەڵقوڵاوە دەروونە جامعەی کوردەوار نەبوون ئیستا مێشە جواو بدرێتەوە ئێمە منزورمان لەوە چی بوو قازی محەممەد لە دڵە هیچ مشتومەڕێ نەهاتە دەرەوە هیچ مشتومەڕێ نهاتە دەرەوە ناگەهان چوون مەلایەکیان هاوردانیا وتیان بێ بووەرە ڕئیسە جەمهوریە مەهاباد جەماعەتێک وەکو مەلا مستەفای بارزانیان کوشدا وتیان بێ بۆ ڕژنراڵە ئەم دەمە قوپان لە پێیە منزورە ئێمە چییە لەمە منزورە ئێمە ئەمەسە تۆ تا لە مەوقعیەتێکا نەویت ناتوانی تعریفی مەوقعیەتێکی تر بکەیتەوە مەوقعیەتە ئێمەی کورد چییە؟
موقعیەتە ئێمەی کورد ئشغاڵ کریاگیە. ئەمە موقعیەتە ئێمەس. موقعیەتە ئەوی بەرامبەرمان بە موقعیەتە ئێمە معنا پەیاکە. وەختێ ئێمە داگیر کریابین کەوێت و سیچوەیشنە ئێمە پێناسەیە لە وەزعیەتە خۆمان، موقعیەتە ئێمە سیچوەیشنە ئێمە داگیر کریاگیە. بە مەحزێ موقعیەتە داگیر کریاگیە ئێمە مشخص ئەوێ، موقعیەتی بەرامبەرەکەی ئێمە مشخص ئەوەی داگیر کەر. لە هیچ کام لە جەریاناتێکە دروست بووگە موقعیەت نەگیریاگە لە داگیر کراویە، نەگیریاگە لە وەزعیەتا وێسیاگن. ئوسوولەن کاورە ئێرانیە. ئێمە وەختی داگیر کریاگین ئەو جار داگیرکەر مەوجودە. داگیرکەر کێس؟ داگیرکەر ئەو وەختە دەوڵەتە ئێرانیە. پس ئەگەر جمهوریە ئیسلامی وەزعیەت بوو، پۆزیشن بوو، دەوڵەتە ئێرانی لە ئەواخرە قاجاڕیە پەهلەوی وە جمهوری ئیسلامی یەکێکە، ئەوێتە دەوڵەتە کۆرپۆرەیشنە ئێرانی. وەختی ئەم اتفاقە کەوت ئەو جار تەقابڵ دوو قەست بە وجود تێ، قەستێکی مشتەرەک. ئشغاڵگەرێکە گەرەکیسی تۆ بە ئیشغاڵ بوونەوە بهێڵێتەوە و حکوومەتە بەسەرکە، تۆیە مەوردە ئشغاڵ واقع بووگێ کە گەرەکتە ئەم ئشغاڵگەریە لەسەر شانت لا بۆی خۆت حکوومەتکەی. ئەو حکوومەتە بەسەر تۆ ئەکا تۆ گەرەکتەم حکوومەتە خۆت بیکەی لێ بسێنی تۆ. قەست حکوومەتە لەگرا، حکوومەتە یەک قەست هەست و لەگرا شەڕ دروست ئەوێت، لەگرا شەڕ دروست ئەوێت چون یەک قەست مەوجودە. بە مەحزە ئەمەی کە لەسەر یەک قەست شەڕ دروست بوو و یەک قەست مەوجود بوو، ئەمری سیاسی تێتە دەرەوە، ئەمری سیاسی تێتە دەرەوە. ئەمە کۆمەڵە دموکرات و یەکێتی و پارتی چی بوون؟ ئەمانە موقعیەتیان موقعیەتی داگیرکریاگی نەبوو. موقعیەتە ئەمان تەلاشە بۆ سەهمخواهی لە قودرەت بوو، چوونە پۆزیشنە ڕقابەتە قودرەت، پۆزیشنە ڕقابەتە قودرەت. لذا ئەوان هیچ موقعیەتی نییە لە بەرامبەریانە لە ئەم دوو موقعیەتە بەن لە یەکتری نییە، هیچ موقعیەتی مەوجود نییە. بۆیە ئەوان هیچ وەخت موفق بەخستنە جمهوری ئیسلامی ناون. جمهوری ئیسلامی وەزعیەتە، موقعیەت نییە. لذا تەمامە تەلاشە خۆیان ئەکەن جۆری بخزێنە ناوە ئەم بازوویە قودرەتە. چه اتفاقی کەوت؟ لە ئەوای لە ئینقلاب چه اتفاقی کەوت؟ شەرایەتی دروست بوو کە هەر کەسێ قەستی قودرەت و بەدەست هاوردنی دەسەڵات بکە. بازم قەستێک کە لەلایانی کۆمەڵە و دموکرات کریا و منتەقەئی بوو، گەورە نەبوو. لذا دیسانەوە لەوێ اتفاقێکە ئەکەوێ سیاسی نییە لە شەڕێکیش کە دروست ئەوێ، وەلێ شەڕێکە لە نێوانە مجاهدینە خەلق و جمهوری ئیسلامی سوورەت ئەگرێ، ئەوە ئەمرە سیاسیە، چون یەک قەستیان هەست حکوومەتە بەر ئێران. ئەمە نە کۆمەڵە و نە دموکرات قەستیان حکوومەتە بەر ئێران نییە، قەستیان حکوومەتە بەر ئێران نییە، قەستیان گرتنە سریە ئیمتیازاتە لە منتەقەی بوومی خۆیان، نە ئەمرە سیاسی اتفاق کەوتگە، نە شۆڕشی بە ناوی شۆڕشی کورد سوورەتی گرتگە. بۆیە لە هیچ کوێی ئەم تاریخە تۆ ناوێنی ئەمانەی بە ناوی ئەحزاب شۆڕشی ئومەتی کوردی یا میلەتی کوردون، مردم لەگەڵی نییە، نە مردم وا لەگەڵیە، نە مردم حەزی پێ ئەکا. سەبەب چییە؟ سەبەب ئەوەسە ئەمانە نێنە موقعیەتی مردمە. موقعیەتی مردمە کورد چییە؟ موقعیەتی مردمە کورد ئشغاڵ بوونە
داگیر کراو بوونە داگیر کراون. ئەمما پس وەختێ مردمە کورد داگیر کراون ئەگەر گەرەکیان بێ لە مقابڵە مووقعیەتێکا بوێسن کە دەوڵەتە داگیرکەرە، ئەو وەختە ئەمر سیاسی اتفاقەکە فێ، ئەو وەختە شەڕ دروست ئەوێ. ئەمە ئەمەی کە ئەمان ئێرانین پەستەکە مووقعیەتەکە یەکێکن، یەک مووقعیەتن. حزب دموکراتی ئێرانیە، پارتی یەکێتی عێراقین، ئەمانە ئێرانین، یەک مووقعیەتە، تەزاد مووقعیەت موجود نییە، مووقعیەتێ لە بەرامبەری مووقعیەتێکە موجود نییە. ئیدێ خەریکی معامڵاتە سیاسین، نە سیاسی، معامڵاتە قودرەتن، سەهمیان گەرەکە، پۆزیشنیان گەرەکە. مرتبەی باشترم ڕۆوانە ناوی ئوردوگایەکە، سوحاگەرە کەسی بڕاتە ناوی شارۆچکەیەکە دانیشێت. تەمامە تەلاشەم حیزبانە ئەمە بوو گرتنە ئەم سەهمە، ئەمە تعمیم بدەن بە مردمە کورد، وەلێ تۆ ئەوێنێمانە تێئۆریان نییە. چی بەعسەوێت تۆ بتوانی تێئۆری دروستکەی؟ تەماشاکەن تەواوی ئەوانەی کە فکرەکەن تۆ ئیشێ بچیتە زانکۆ، وەختی چوویتە زانکۆ تۆیان فێری چوار تێئۆری کرد، تێیتە دەرەوە حەق ئسهارە نەزەرت هەست هەر قسەیە بکەی. هیچ دکتۆری لەم دنیا، هیچ ئوستادە دانشگایە لەم دنیا، هیچ کەسێکە لە هیچ مرکزێکی ئاکادمیکە ئەم دنیا هاتوێتە دەرەوە، هیچ نابغەیەکی ئەم دنیا ناتوانێت دێڕێک بۆ کورد بنووسێت کە خۆی ڕزگاریە کورد دەستە بەرکە. ناتوانێ. بۆ ناتوانێ؟ سوعالە مەسە بۆ ناتوانێ؟ من دائیم لە ناوی دیبەیتەکانە دوو نوکتە وتووە. وتومە ئێمە لە کونزامەکانمانەوە هاتینە دەرەوە، وتومە ئێوە بە ئەندازەی ئێمە کورد نین، ئێوە نازانن کورد بوون یانی چی. وەختێ ئێژی ئێوە نازانن کورد بوون یانی چی، لەگرا یەک ئەتەفاقەکە فێ، ئەوەی کە ئەتوانێ گزارش بدا لە کوردبوونە ئێمڕۆ ئینسانێکی کوردیە کە لە مووقعیەتی داگیرکراویە قەراری گرتووە. فقط ئینسانی کوردیە کە داگیرکراوە ئەتوانێ بێژی داگیرکەر چه شکڵیە، هیچ کەسی تر ناتوانێ بێژێت. بۆ ئەمە ماکیاوەل مەسالە قەشەنگێک لێدا. ماکیاوەل ئێژێت بۆ ئەوەی نەقاشێ گەرەکیوێ چیا بکێشێ ئەڕواتە دۆڵ دانیشێوە چیا کێشێ. بۆ ئەوەی گەرەکە دوێ چیا بکێشی ئێشێ بڕۆی لەسەری شاخ تا دۆڵ بوێنی و دۆڵ بکێشی. پس تۆ ئەگەر گەرەک توێ شاخ بکێشی ئێشێ بڕۆیتە دۆڵ، ئەگەرەک توێ چیا بکێشی ئێشێ بڕۆیتە دۆڵ، ئەرگەرەک توێ دۆڵ بکێشی ئێشێ بڕۆیتە چیا. تەوەجۆکەن وەختی ماکیاوێل نامە ئەنووسێت بۆ مدیچی، ئێژێت من لە مەردەمم بۆیە ئەتوانم بە تۆ بێژم تۆ کێی و ئیشێ چۆنویت. تۆ خوات ئەو ئاگاهیتە نسبەتە بە خوات نییە، من بە تۆ ئێژم تۆ کێیت و ئیشێ چۆنویت. منە کوردێک کە لە مووقعیەتە لە سچوەیشنە داگیر کراویە، هەم ئەزانم داگیر کەرکیس، ئەزانم چه شکڵیە، ئەزانم چۆن ڕەفتارەکە، ئەزانم چۆن هەڵس و کەوتەکە. پێویست ناکادانێ ئیسرائیلی جوولەکەم متەخەسسم بۆ بێرن بێژێ من کێم، پێویست ناکادانێ ڕۆشت بێ لە دانشگای پنسیلڤانیا دەرسی خوێندوێ، یێڵ دەرسی خوێندوێ، بێتە ئەگرا بە ئێمە بێژێ بەڕاستی لە ناوی تێئۆری کتاوەکانی خەڵکیە بەڕاستی وایژێ، چون ئەو نێ لە مووقعیەتە، ئاسڵەن نێ لە مووقعیەتە و هیچ گزارشێکی دروست ناتوانێ بدات. پس تۆ لەگرا ئەوێنیت وەختی ئەمانە مووقعیەتمەند نین لە کوردەوارە،
حزب دموکرات موقعیتت کامەسە موقعیت من نیە حزب دموکرات موقعیەتی وا لە ناوی نەیشن ستەیتە ئێرانە دوانە ناویە موقعیەتە ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆوا لەکوێ موقعیەتە ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆوا لە ناوە کەلەن کوردەوارە ئیستە حاڵە حازر چه شکلیە داگیر کریاگە لە مقابڵ ئەم موقعیەتە کێوێسیاگە دەوڵەتە ئێرانی ئشغالگەر دەوڵەتە ئێرانیە بە هەموو لقوپۆپەکانیەوە بە تاریخیەوە بە زوانە هاوردەیوە بە میلەتە ساختەیوە بە قەومە ساختەکانیوە قەومە ساختەی فارس قەومە ساختەی کورد ئەمانە تەمامەن ئەحڕۆمەکانە دەسە نەیشن ستەیتە ئێرانین کە سەرزەمینە کوردەواری ئێمەی گرتگە پس تۆ بۆ ئەوەڵین بار ئەوێنیت ئەمرە سیاسی اتفاقەکەوێ ئێمە قەستمان هەست تەمام بنیاد ئەم داگیرکەرە لەم سەرزەمینە فڕە بدەینە دەرەوە تەمامی وەچەکانی تاریخی فەرهەنگی زوانی ئەوەی کە ئیدعاءەکا کە ئەم قەوامەی پێدا جەمیەکەین و فڕەیە دەینە دەرەوە بۆیە لەگرا ئەمر سیاسی اتفاقەکەفێ لەگرا شەڕ ئیجتناب ناپەزیرە چون ئێمە هەرتکمان یەک قەستمان هەست ئەو قەستی هەز ئێمە بتوێنێتەوە لە داگیرکاری بمان هێڵێتەوە ئێمە قەستمان هەز لە داگیرکاری دەربچین و ساحیبی سەرزەمینی خۆمان بین موقعیەتەکە کە هەگەین پێی یەکێکە یەک قەستە بۆیە لە یەک ئەدەین وە خراو لە یەک ئەدەین بەڵام ئەوان وانین ئەوان هیچ وەخت احتیاجیان بە من نەوگە لە موقعیەتە کورد دانیشن ئەوان لە موقعیەتە تاڵب ئەوان لە وەزعیەتە تاڵبە دەسەڵات دانیشکن نە لە موقعیەتە کورد بۆیە نەجەهانە کوردیان هەست نە موقعیەتیان مشەخەسە نە ئەکت ئەکەن واکونش ئەکەن کە بمێنێنەوە لە پۆزیشنە بمێنێنەوە لە وەزعیەتە بمێنێنەوە یا ئەرتقاعی بدەن یا نەهێڵن لەمە زیاتر داکەفن لەگرا مەقولەیەک وا لە بەرە پێی ئێمە کە بەری بە ئێمە گرتکە بە ئەنوانە کورد ئێمە احتیاجمان بە شۆڕشی تەمامە مەردەمە کووردە وەلی یەک اتفاق کەوتکە حاکمیەت یعنی دەوڵەتە ئێرانی بە هەموو وەچەکانیەوە بە فەرهەنگیەوە بە اقتصادیۆ بە موئەسساتیۆ بە ئۆپۆزیسیۆنیۆ بە ئەحزابە منتەسەبە بە کوردیۆ خەریکە لە مەردەمە ئێمە یەک ئیرادە دروزەکە ئیرادەی پاراستنی ئێستەی ئەمە بەپارێزە مەیلێکە ئینسانی کورد نەیگەرەکە بیگۆڕێ ئەترسێ دائیمەن و فکرەکە و ڕابرد و خۆشتر و هەر تەحوڵێکی جەدید کە بێ خراپیەکە ئەم ئافەتە لە ناوی هەموو کۆمەڵگایەکی بەشەریا بووگە ئەم ئافەتە لە هەمووا بووگە بۆ خاتری ئەوەی تۆ ئەوێنی مەردەمەکە لە پشتە هەنێچێت بخۆی ئەشارێتەوە ئێمە تەرەفدارە سوڵحین هیچ متفکری لەم دنیا بە تایبەتی متفکرانە دەورانە مۆدێڕنە ئوروپا هەل لە ماکیاوە لەو گرتگە حتا وێبەر معتەقد نین تۆ بڕۆ ڕۆمانە جەنگ و سوڵحە تۆڵستۆی بخوێنەوە تۆ بڕۆ بینەوایان بخوێنەوە هیچ کە معتەقد نییە کە تۆ بە عنوانە ئینسان ئەتوانین جەهانی دروستکە کتیا شەڕ نەوێت ئیمکان نییە چون بەلاخەرە ئینسانەکان قەستەکانیان ئەدا لە یەکتری هەر کەسێک کە پێی وایە بە هەڵگرتنە شوعارە سوڵح تەڵەبی بەری بە شەڕگرتکەوە بیستوێتی خۆی بهێڵێتەوە لە وەهم و لە تەوەهومدایە چون بە مەحزە ئەمەیکە دەسی لە قەست خۆی هەڵگرت لە حاڵەتە ئینسانی دەرئەچێ من وتم ئینسان ئەو مەوجودە سەبەر لەوێ زوانی بوێ قەستی هەست
قەستی هەست بە مەحزێ تۆ دەسە لە قەستە خۆت کێشە تۆ لە حاڵەتە ئینسانی دەردی و ئیتر ئینسان نییە ئیتر ئینسان نییە پس ئەگەر ئەوێنی حەلیمە کوردستان پارتی و یەکێتی و خونجان دەگیانە و وایان کردگە و پوڵەت دەن و نەمانگەرەکە تەکە ئێران و تورکیە دەرگیر بووین ئەوڵەن ئێوە درۆ ئەکەن ئێوە دەست نیشاندن دوومەن ئێران و تورکیا ئەگەر قەستیان بوێت و قەستیان لەگەڵ ئێوە مشتەرک وێت هێستان بۆ ئەکێشن و داگیریشتانەکەن گو ئینکە لە کەرکووک کردیان و تۆ کێشاتە دواوە تۆ زانیت و تۆ فکرتر بە ماعامەڵە جێبەجێەکەی حکوومەتە پارتی و یەکێتی تەداومی ناوێت و دەوام و قەوام پەیاناکە بە دەلایلە فرە و فراوان بۆیە بنەماڵەی پارزانی و بنەماڵەی تاڵەبانی و بنەماڵەکان خەریکی ڕاماڵینی کوردەوارن و خەریکی دزیکردن و فەسادن چون هەل لە حەزە مترەسدن کە جێی بێڵن ئەمانە بەقایان نییە لە هیچ کوێی دنیا سڵح تەڵەب بوون عاملە تەداوم و ماندەگاریە تۆ نییە چون بالئەخەرە ڕۆژێ یەکێ پەیدا ئەوێ هەمان قەستەکا کە تۆ کردوتە هەمان قەستی هەست کە تۆ کردوتە و ئەم دوو قەستە لە یەکتریەدا تۆ بە مەحزێ لە بەرامبەری حەریفێکە کە ویستی شتێکە لێبسێنێ ئەو شتیشە مەدی نەزەری تۆ بوو کشاتە دواوە لە قاڵەبی ئینسان دەرەچی ئینسان نامێنێت تویتر ویتر ئینسان نییە لذا ئەمە دنیای سەرمایەداری و نێوەلیبراڵی فڕموڵ بەندی کردگە بۆ خاتری ئەوەی مردمەکە کولەن لە ئیرادە بخا هەموو شتێکی خراپ کردگە مەسەڵەن تۆ لە دنیای سەرمایەداریە نێئۆلیبراڵیە ئیتر سیچوەیشنە نییە گشتی بووگەسە پوزیشن و بە تۆ ئێژێ تنتن بڕۆ پوزیشنەکان بگرە تۆ بڕۆ پوزیشنەکان بگرە بۆیە گەرەکێ بێوەتەنەکە گەرەکێ لە وەزعیەتی زەمانی و لە وەزعیەتی مەکانی دەرت بێرێ یونیڤەرساڵەکە گەرەکی وات پێ بکە بۆیە تۆ لە قاڵبی مردم دەرتێرێت و بە تۆیژی دائیمەن تۆ ئەتوانی مردم نەویت مردم شتێ خراوێکە مردم شتێ عادی برسی داخریا وێران کاولە تۆ ئەتوانی دائیمەن بڕۆیتە سەر و خۆت بگۆڕی تۆ توانی پوڵدار بووی سروەتمەند بووی بیتە دەرەوە لە قاڵبە مردم بوون بیتە دەرەوە ئەمانە تەوەهومن وا سەرمایەداری و ئەم حیزبانەی دەن بە مردم تەوەهم ئەدەن بە مردم گەرەکیانە مردم ئیتر مردم نەمێنێت مردمە و مردم چون مردمە ئێشێ بیر بکاتەوە چۆن مردم وێت هیچ کەس نابێ فکر کاتۆ کە لە مردمی دەرتێت چون بە مەحزێ فکر کرد لە مردمی دەرتێی بەرامبەر بە مردم بوونە خۆت قێزەکەی تفەکەی و دائیمەن گەرەکتە قاڵەبە بگۆڕی لە تەوەهوما لە وەهما دەست بخوێنم مەدرک بگرم پول بدوزم دزی بکەم پولدار بووم بڕۆمە سەر بێمە خوار خیانەت بکەم بیگۆڕم لە مردم بوونە دەربێم ئەمە اتفاقە ناکەفێ بە هیچ سوورەت ئێمە اتفاقە ناکەفێ و ئەمما مەسەلەی بەدیل کابراژێ بەدیل چییە؟ دوی بەدیل چییە؟ بەدیل شەڕە ئەو کەسەی کە سوالەکە بەدیل چییە؟ ئەو کەسەسە دەقیقەن لە مووقعیەت قەراری نەگرکەوە لە نای وەزعیەتە مەیلیشی بە گۆڕانکردن یا حەج مەیلێکی بە گۆڕان یا حەزی پێ ناکە و تەکان ناخوا و حەزی پێ ناکە ئەسڵەن حەزی پێ ناکە تەمامی ئەمانەی کە ئێژن ڕاپەڕینی کوردەواری سربەخۆ ناوێ بە خەڵکی بێژێ گەواد و ناوێ بە دەوڵەتی ئێران بێژە دەوڵەتە جوولەکەیە ئانوسی و ناوێ حەملە بکا بەم و ناوێ حەول حەملە بکا بە و تەمامی ئەمانە گەرەکیانە وەزعیەتی مەوجود بهێڵنەوە مردم تەکان نەخوا پس تۆ لەگرا ئەوێنی نیرویە ئەحزاب احتیاجی بە مردم نییە ئەسڵەن چون نە لە ناوت دڵە مردم هاتکە نە لە جنسە مردمە نە ڕەبتی بە مردم هەست لەگرا تۆکێژی حیزب دموکرات ئەفرادە حیزب دموکرات نیەن ئەفرادە حیزب دموکرات وانە خزمەتە حیزب دموکراتە حیزب دموکرات یه مەفهومێکی انتزاعیە پەیکەربەندی نەوگە ئەسڵەن
ئەم حیزبی دموکراتە ئێشێ بمێنێ ئەفراد ئێشێ بێن خزمەت بکەن بەم حیزبی دموکراتە وەختی ئێژێ دارە ئازادی خوێنیگەرەکە دارە حیزبی دموکرات خوێنیگەرەکە تەوەجۆکەن چون ئەم حیزبی دموکراتە بە ناوی کورد وا لە وەزعیەتە ڕقابەتە قودرەتە قودرەتێکی پێبەن و ئەمە دائما ئەمە بە عینوانە مبازاتە کوردی ئەفرۆشێتەوە دائما ئیفرۆشێتەوە لەذا حیزب دموکرات وەکو ساختار کە ئەسڵەن ناتوانێ مووقعیەتمەند بێ کە مووقعیەتمەند نییە ئەعزاکان و ئەندامەکانیشی لە مووقعیەت خارج بووگن وانە وەزعیەتە هیچ کامیان گزارش نادەن لە مووقعیەتە کوردیە خۆیان مووقعیەتی کوردی ئێستا چۆنە ئینسانە کوردی مووقعیەتە داگیرکراویە ئەمە مووقعیەتە ئێمەس ئێمە لە مووقعیەتە داگیرکراوی ئەنوارینە ئەو جار داگیرکەر و ئێمە پێناسەی داگیرکەرەکەین چه شەکڵیە کێس چۆنە بعد خۆمان لە بەرامبەریە تعریف کردیاگین و ئەو جار ئەزانین چیمانگەرەکە و ئیشی چی بکەین و ئیشی چۆن حرەکەت بکەین لذا ئەمەی کە ئەمانە تحتە ناواوی کە ئەمریکا زلهێزە و ئێران زلهێزە و گشتی زلهێزە و باوکەی گیان و سڵحتەڵەبین و حەزی پێکەین و سڵحتەڵەبی خاسە ئەمە گشتی بیانەکە بۆ خاتریەوەی مردم هەستە بە گۆڕان نەکا قەستە بە گۆڕان نەکا یەکێک لەو ئەواملەی کە مردم لەم حاڵەتەوە حەزی پێکا و تێکەوت کە حاڵەتی سۆربە دڵی خۆش نییە تەکان بخوا نەیگەرەکە تەکان بخوا مردم زۆرە نەیگەرەکە ئوسوولەن ئەمە حاکمیەت نییە کە بیر ئەکات و هەمیشە سوڵتەکەی بمێنێتەوە ئەمە مردمن تێڵەن حاکمیەت بمێنێتەوە ئەنا جمهوریە ئیسلامی وەزعیەتە مووقعیەت نییە وەزعیەتە نە نیروی هەز نە ئەو قودرەتە حەجێ ئەمە مردم خۆیان نەیانگەرەکە بشێوێت کاری لە دەستنەدا شغڵ کارمەندی لە دەستنەدا بیمەی بازنشستگی لە دەستنەدا ئمڕۆ متەقاعد بووگە لە ماڵدانیش کە موچەکەی بۆ ڕنگ کێبی داتێ ئمڕۆ خانەوادە شەهیدە حکوومەتێکی تربیە کێبی داتێ لەذا تۆ ئەوێنی ئەم مردمە خۆی نەیگەرەکە تەکان بخوا و ئێژێ بەهانەی فڵانە چت نانە جۆینە بەهانەی بۆ دۆزنەوە ئوسوولەن ئەم مردمە لە حاڵەتە ئینسانی گشتی خارج بووگە هیچ کە ئینسان نییە چون قەستێکی نییە هیچی نییە مەگەر ئەوەی کە تۆ مردم وادار بکەی کە مردم مەوزع بگرێ ئەو کارە ئێمەیکەین ئێمە تین دەنگە مستەفای هیجری لێدەین یژی مستەفای هیجری لەگا درۆکە لەگرا متەناقس قساکە لەگرا درۆکە لەگرا متەناقس قساکە لەگرا درۆکە لەگرا متەناقس قساکە ئیستا قەزاوت تێڵینەوە بۆ مردم ئیشێ مەوزع بگرێ یا مستەفای هیجری بێشەرەف و گەوادە وە درۆزن و شارلاتانە یا پیاخاسە و مبارز و شۆڕشگێڕە یا حیزب دموکرات خائین و بەرساختەی دەسە دەوڵەتە ئێرانیە یا قارەمان و شۆڕشگێڕ و کوردە کامیان مردم ئێشێ مەوزع بگرێ مردم گشتی گەرەێکی خاکستەری وێ لا ئەو کارمانی و ئێمە چی و سیاسەت و ئێمە چڕبت تۆ ئێشێ مردم وادارکەیکەوە مەوزع بگرێ یا قبولی بکات یا قبولی بکە مچەی هیجری پیاەکی بێشەرەفە و دەرمقابڵە ئینسانە بێشەرەف مەوزع بگرێ یا بێژێ نە قارەمانە بڕاتە پشتە مچەی هیجری پس یەکێک لە کارەکانێک کە تۆ مردم دەرتێری لەوەی کە حەزی پێێت و ئەمە هەروە ڕاگرێت و بەهانەگرێت و ئێمە ئاشتی تەڵەبین و ئینسانیەت و دنیا و سڵح و خۆشە ئیمکانی نییە لە دنیا سڵح قەرار بگرێ ئەگەر بەشەرێ مەوجود وێت ئیمکانی نییە متفاقە بکەفێ ئەگەر ئەوێنیە متفاق ناکەفێ دەلیێوسە بەشەرێ نەماگە هیچ بەشەرێ نەماگە ئەوە بەشەربوو نییە تۆ پەلامارە کەرکووکت ئەدەنجێی تێڵی دەرەچیت ئۆ تۆ بەشەر نییەی بەشەر ئەوەسە وا قەستی نیەتی کارێکی کرد ئەو نیەتە بسەلمێنێت قەستی کردەگە نیەتی کردەگە تو چۆن لە بەرامبەری نیەتیەکێکی ترا ڕۆیت دواوە
دێ ئەو بەشەرە ئالەگراسە کە تۆوێنی فاتحان سابتەکەن بە تۆ لە تۆ بەشەرترن بۆیە تۆ لە ئەفرینا وەختی قنق قوچێنی دەرەچی تورکێتی تژەرۆژی چیقەچیقتە و فەشیزم و بەڕاستی و زد بەشەری و حچکە لەم دنیاتەکان ناخوا بۆشی مهم نییە چون تۆ حیزی چون تۆ دەرچووی چون ئەو قەستیدا لە قەستە تۆ وە سوارە قەستە تۆ بوو و تۆی وادار بە پاشەکشە کردو و تۆ غەڵەتە کرد و تۆ چوویتە دوا و تۆ بۆت مهم نە و پس تۆ لە قاڵبە ئینسانی دەردی وەلی چون مردم گشتی گەرەکیسی و لە وەزعیەتە بمێنێت و تکان نەخوات و فکر پس مردم بە ئاگاهی تەکان ناخوا بە قەست تەکان ئەخوا تۆ ئێشێ مردمە متەوەجهی ئێرادەی بکەی متەوەجهی قەستە خۆی بکەی ئەم مردمێشی بکەوێتە وەزعیەتێک من بەڕێزم و تۆ بەڕێزی و گشتی بەڕێزە و گشتمان پیا خاسێ ناوان نییە من پیا خاسەم تۆ یا وەکو من فکرەکەیت و یا پیاخراوی وانە گشتی بەڕێزە و گشتی کوڕەخاسەس و گشتی فلانە و گەوات کوڕەخاسەس و جانی کوڕەخاسەس و قاتڵ کوڕەخاسەس و زاڵم کوڕەخاسەس و خائین کوڕەخاسەس و گشتی کوڕەخاسەس دێمە حەج اتفاقی ناکەوێ قرار نییە لەم جامعە حیچ اتفاقی بکەفێ وەختێ لەم جامعە حیچ اتفاقی ناکەفێ جامعە لە وەزی خراوترەوێ لەوە نابووترەوێ ئیستا بۆ کەس حەز بە ڕاپەڕین ناکا چون ڕاپەڕین تۆ وادار ئەکا مەوزع بگری وادارە دەکا لە بەرامبەرە ئینسانە مەوجودێک کە لە ئینسانیەت دەرچووگە درۆزنە گەوادە بێشەرەفە خائینە جینایەتکارە پوفیوزە دەری ئەخابۆت ئیستا ئێژێ مەوزع بگرە ئەمە گەواد و بێشەرەف و خائین و نادروست هەسیانە کامیان ئەگەر تۆتە ئەمانە خاسە دەی توش گەوادیەکە بکە کۆڵە قبولکە گەوادی پاڵبارە و ئەگەر نییە ئێشێ مەوزع بگری لە بەرامبەر گەوادە تۆ ناتوانی بێەوەی مەوزع بگری دەرچی تۆ ناتوانی قزاوت نەکەیشێ حتمما قزاوت بکەی حتمما قزاوت بکەی تا ئەمرە سیاسی اتفاق بکەفێ تا مبارزە شەکڵ بگرێ جامعە نێگەرەکەتەکان بخوا جامعە غەڵەتەکان نێگەرەکەتەکان بخوا شێتەکانی بی تەکێر کەسێکا قسەکەی لە قەوم و کەس و کارت لاوە ئێمە چڕەتی کێس و ئەم دنیاوە ئێمە دروست نای باوە ئێمە دروزەوێ تۆ ئێشێ مەوزع بگری تۆ ئێشێ مەوزع بگری تۆ ئێشێ و شەهامەت تەبێ و هاوسەکەت بێژی تۆ قەحبەی وەوێکی بێژی تۆ خۆفرۆشی وەوێکی بێژی تۆ جاشی نەگشتی بەڕێزە قەحبێ تێتە ماڵەکەت و جاشێ تێتە ماڵەکەت و گەواتێ تێتە ماڵەکەت وان نییە ئێشێ مەوزع بگری نەفکرکەی وە مەحافزە کاری و سەرخەمە خوار و وە من چی و خۆم ئەمەسە ئەمانە حیزی و دزیە ئەفرۆشن و بە عنوانە مردم دۆسی لە حەجکوی دنیا با بزانن نەخدە سیاسی بەرحاکمیەت تاغیری دروست نەکردەکە با بزانی لە هەرکوی دنیا حکوومەت ماگەسۆ مردم باعسیمانەوەی حکوومەت بگون چون حکوومەت ئوسولەن تەبەلورێکی نییە لە شخصێکە حکوومەت یەکسری مؤسساتە یەک دەستگاه بروکراتیکە کێ ئەم حکوومەتە تێڵێتەوە مردم تێڵێتیوە چۆن ئەم مردمە تێڵێتیوە لە ڕێگەی عەقڵە ناقص مردم حەزەکاتەکان نەخوا حەزەکا کار نەکا حەزەکا پاڵ باتۆ تۆ ئێشێ ئەم مردمە وادار کەی کارکە واداری کەی مەسئولیەت بگرێتەوەدا واداری کەی مەوزع بگرێ تۆ ناتوانی لە پشتە شعارە ئینسان دووستی کاورا بکەیتە کورد کاورا کورد نییە تۆ ناتوانی بەدەمە قۆپان و هەڵپەرکە بکەیتە کورد و حاڵی خاسکێکەوە کوردە و ئەویش حەز بە تۆ بکەوت و حەز بەوەکەیت و یەکتری تایی دەکەن وانە تۆیشە مەوزع بگری کورد ئمڕۆ چه وەزعیت موقعیەتی کێس موقعیەتە کورد چییە پۆزیشنی نەها سیچویشنی چییە چون تغییرە بنیادی لە سیچویشنەوە تێت نە لە پۆزیشنەوە دەوڵەتە ئێرانی
کوردی لە مووقعیت دەرهاورد خستێ پوزیشنە چی؟ پوزیشنی یەک قەومە تەرد شدەتەوە سەد حکوومەت ئیستا حکوومەت و بێت میهرەبانی کا و بەڵکو ئەم پوزیشنە و ئەم وەزعیەتە تۆزی ئێرتقا بە تۆی لە مووقعیت دەرهاورد ئوسوولەن مەکانی لە تۆ سندگە باینوانە کورد لێتی سندگە بێ سەرزەمین گریایی و توی برگەسە ناوە وەزعیەت تەمام ئەمانەی کە ئەمڕۆ دەمەکەن و بەڕاستی و سیاسین و سیاسی قسە ئەکەین و حەج کامیان نە سیاسی نەکارە سیاسیان کردگەن نە لە تو لە تاریخیانە ئەم لە سیاسی اتفاق کەوتکە حەج کام نەم حیزبانە ئێژن وابووگە بەفەرمونون بەهنێرن تێئوریسیەنەکانیان بەهنێرن سابتی کەن کە ئەمانە ئەم لە سیاسیان ئەنجامداگە بۆ کێ چۆن لە چه سوورەتێ طبق کامە تعریف بن سابتی کەن خۆ دوورکردن و مەخکردن و وەکو بەراز خۆ ژێرە پوشکردن و مەخەمەخکردن و مەشەمەشکردن نییە ئەمە سە گشتی کڵاو بەرداریەکە دەرتێ و ئەم ڕق و تووڕەیانە دەرتێ و ئێوە ئەیوێنن چون ئەمە ئەوەڵین بارە لە تاریخە کووردا ئەوەڵین بارە لە تاریخە مەعاسرە کووردا جەریانێکی سیاسی کوردی پەیدا بووگە ئەوەڵین بارە و ئەمانە مشتێ غەمزەکەشە ناوە پوزیشنە قدرەت خوازین لە ڕەوایەتە جمهوری ئیسلامی و لە ڕەوایەتە دەوڵەتە عێراقی مووقعیەتیشیان ئێرانی بوونە گشتیان ئێرانین لەگرا دوو مووقعیەت لە یەکتری نادات ئیتر یاک مووقعیەتە ئێرانی بوون یاک مووقعیەتە جۆز نەیشن ئستەیتە ئێران بوون لەذا تۆ ئەوێنیت لەگرا ئەمانە تا ئیمڕۆ بە ناوی کورد قسەیان ئەکرد ئیمڕۆ ڕاپەڕین و شکڵ ئەمانی دەرخست ئەمان نە تێئۆریان هەست بۆ کورد نە جەریانە مبارەزاتیە کوردی بووگن نە خەڵکە کوردیان لەگەڵا بووگە نە ئەم جەریانە ئەمی قڕۆچ و گەسەناوە مردم و نە ڕەبتی بە مردم بووگە بزان ئێمە ڕەبت ئێمە مردمین مردمە کورد چه شکلیە مردمە کوردوا لە مووقعیەتە داگیرکراویە ئێمە مردمین ئێمە لە مووقعیەتە داگیرکراویە ئەنوارین بە داگیرکەر وەلذا ئەکت ئەکەین بەرامبەر بە داگیرکەر پس تۆ ئەوێنی ئێمە توانیمان تێئۆری دابنین ئێمە توانیمان پێناسەی خۆمان بکەین و ئێمە ئیستە خەریکین جامعە دوو قوتبی ئەکەین و بوو لێدان لە مووقعیەتە داگیرکەر چون ئەو قەستەی کە ئەو کرگێسی بەسەر ئێمە حکوومەت کا و ئێمە داگیر کا و شغاڵ کە ئێمە هەمان قەستمان بەسەر ئەو کردگە ئێمە گەرەکمانە ئەو نابوت کەین لە بینی بۆین خۆمان حاکەمین و خۆمان دانیشین لەوێ و ئەمە شەڕ دروستەکە خاص شەڕ دروستەکە ئێمە دەرمەوردە ئەمر سیاسی نە بە نگاهێکی زیبایی شناسانەوە نە بە نگاهێکی ئەخلاقیەوە بەڵکو بە نگاهێکی پیور سیاسی و ئەنوارین چون ئێمە ئێشێ مبارەزە بکەین و مبارەزە ئەکەین پیور سیاسی ئەمەسەلە بەرامبەرە قەست و ئێرادەیە ئەوی ترا کە داگیرمانی کردگە ئێرادەی خۆمان ناخەسێنین چون لە ئینسان بوون دەردین چون ئینسان نامێنینەوە پس بابێنە سەر ئەو نوکتەیە ئاخرە یەکێتی وە پارتی هەر ڕۆژێ کارکردیان تەواو بوێت چون ئەمانە فکرەکەن تەبلیغەکەن دەوامە ئەمانە بە سۆڵحە با بزانن وەفوویەک و نیرویەکی 500 نەفەری مسلح ئەتوێنەوە گو ئینکە داعش بە ئێوە نیشانیدا گو ئینکە کەرکووک بە ئێوە نیشانیدا ئەگەر ئەمانە هێزە کوردی بووایانە هەم شەڕە دەوڵەتە ئێرانیان ئەکرد هەم شەڕ دەوڵەتە تورکیایان ئەکرد چون ئەم شەڕە ئیجتناب ناپەزیرە کورد ئێشێ ئەم شەڕە بکات کورد ئێشێ شەڕە
کۆرپۆریشنە ئێرانی عێراقی تورکی وە سووری بکات ئەچ تەناب ناپەزیرە دەبێ بیکات بە تەئخیر خستنی فقط نابودکردنە خۆتە فقط زیاتر لە بین بردنە خۆتە ئەم دیبەیتانی ئێمە بۆ ئارشیڤ ئەمێنێتەوە ئەم دیبەیتانی ئێمە مەتنی ئینقلابی و مەت و کوردیە ئەمێنێتەوە و ئایندەگان ئەزانن ئەوانەی ئێمە وتمان عین واقعیەت و عین حقیقەتە مبارزە بوو و مبارزە ئەمەسە ئێمەیژینی لەذا ئەگەر ئێوە ئەوێنن کەسانێک تحت ناو کورد و قسە ئەکەن و تڕەهات ئێژن و مردم واتەکمانە و مردم حەزمان پێکە مردم ئەمانەوەیان پێکردگە مردم حەزیانە لە مووقێتە بمێنین و حەزی پێەکەن دڵیان پێوە نییە بیگۆڕن نایگۆڕن تااقەتی نییە قنیادەتی گرگەوە تەختخاوە گەرم و ئاوە گەرمە ناوە حەمام و حوسەڵێ نییە بیگۆڕیت یەکێک لە ڕێگە مهمەکانیە مەسە مردم وادار بکەی بە مەوزعگرتن و ئەمانە نایاڵن مردم وادارکەی بە مەوزعگرتن قینیان لێ تێشێون و بۆیە تۆ ئەستا ئاوێنی مەسەن دانەیە پاسدار و دانەیە جاش و دانەیە باندێکی واتا بوو دانەیە پوفیوزە گوردانە شوان و ئەمانە گشتیان وەیەک و یەکێکن گشتیان وەیەک و یەکێکن بۆچی بۆ خاترەوەی مردم نەتوانێ مەوزع بگرێ مردمیش حەز ناکا کە مەوزع بگرێ ئەسڵەن مردم تێژی لە ئەو خەڵکی مێژە گەواد نەبا خەڵکی گەوادە کە گەوادە پێشین گەواد تۆ بۆ ناڕەحەتی چون تۆ ئێشێ لە بەرامبەری گەوادە مەوزع بگری تۆ ناتوانانی لە مقابڵە گەوادە مەوزع نەگری یا ئێشێ بیگری یا گەوادی قبولکەی کامیان بۆیە ناڕەحەتەون تۆ وەختەوە یەکێژی فاحشە کاورەت ماشێ خۆیەکە ئیستەیشە بێژێ فاحشە خاسە یا خراوە بەلەخەرەشێ مەوزع بگرێ ئەو قینی تێلەوەی کە تۆ واداری ئەەکەی مەوزع بگرێت خۆشی نایە نەیگەرەکە مەوزع بگرێ گەرەکێ کەس باسی نەکە ئەوە گەرە کێسی ئەم فەسادە بێڵێت و ئاوا و ئێمە ناڵێنە متفاقە بکەفێ چون ئێمە ئەووەڵین جەریانە سیاسی مبارزاتیە ئومەتە کوردین گشتی وادار بە مەوزعگرتنەکەین ئێشێ ئەم جامعە وا حەزەکا لەم فەسادە بمێنێت و لە حاشیاوێت حەزەکا بەم لە حاشیە بوون و کۆڵبەر بوون و قوربانی بوونە حەزی پێکای مەگەرکمان دەری بێرین دەمە واداری بکەین مەوزع بگریت وەشی مەوزع بگریت ئەمە ئەو ڕێگەسە یارانە کوردەوارە کە ئێوە ئەوێنن ئەم گشتە حەجمە و مشتی گاگەل و ئەحمەق و بێسەواد و تێهەڵدریاگ و حانق و شارلاتان و کڵاو بەردار لە دەرگای جۆرا و جۆر و تێنەژوورەوە بۆ تۆ لە دەرگای قەوم و خێش و کەس و کار و پسپۆڕ و دانا و بەڕێز و ئۆمانیست و تابعی ئەخلاق و ئاداب ئیجتیماعی تێت ڕۆبەڕووی تەواوێسێ ئەم جەریانە ئینقلابی مردمە کوردە و ئومەتە کوردیە بابزانیت لە مووقیەتە ئشغالگەریا غەرە قەراری گرتگە و خۆی تئۆریزە کردگە سۆ لە بەرامبەر داگیرکەرە و لە بەرامبەر داگیرکەرە ناچارە کە شەڕ بکاوە شەڕەکە و لەم شەڕە تەمامە جامعەی کوردەواریشی دەرگیری بێت و ئەمە ئەو کارەسە کە ڕاپەڕینێکە و بە تەمامە قودرە دەم کارە واتە بەرەوە ئەمە ئەو شتەسەوا ئەمانە خەریکن کتمانی یەکەن وێژریا کە یارانە ڕاپەڕین بزانن تەمامی ئەمانە لە دیبەیتەکانی ترا بێژریاگە ئەمە ئەو شتەسەوا بە ئێوە ناێژنی ئەو جمێنە دەن و قازی محەممەد حەزی پێ ناکەین تۆ ڕۆژی 1 ملیۆن دافە قازی محەممەد جمێنی پێ ئەدەن هیچ قازی محەممەیان گرت وەکو مامەر دەوڵەتی ئێران دای لە تەنافت دار تۆ مشکڵە نیەتە کە ئێرانە و تەکەوەی واوە دایوە دەرەقنە قازی محەممەدا حەج مشکڵێکە نییە ئەی تۆ ئیسە مشکڵە چییە ڕاپەڕین هەڵەگەڕێت و ئەدا لە ناو سەر قازی محەممەد تۆ مشکڵە چییە مشکڵە تۆ ئەمەسە تۆ ئوسولەن لە مووقعیەتە کووردا نەبووگی نیت حەج وەخت نەبووگی تۆ بەرساختەی لە وەزعیەتا قەرارەگرت کە لە وەزعیەتە بازیە قودرەت قەرارەگرتگە حەج وەخت لە مووقعیەتە کووردا قەرارە نەگرتگە بۆیە تۆ حەج وەخت نە تئۆریزەت کردگە سۆ نە تئۆریت هەست نە تەعریفێکە لە مبارزە حەجێکە پێ نییە ئەحمەقێکی تەواوی
بۆیە ئیستا قینەتێ چون ئیستا جیهانە کوردی هاتکە لە مووقعیەتە کووردا ئەدا لە داگیرکەر ئەوەسە تۆ پێی قەڵسی خراو گیانە کەوت کەسە کەک و مەک وەزعیەتە بازی بۆت نەماگە چون تۆ دەقیقەن لە کۆلۆنی داگیرکەری وە لە تۆی شێشە بدرێت دەستمان تا ئەگراکەینە ناوە خوێنە داگیرکەر ئەوەنین ئەتۆ یەکەین چون تۆیش داگیرکەری تۆیش بەشێ لە داگیرکەری مووقعیەت مشەخەسی ئەکا تۆ کێی مووقعیەت مشەخەسی ئەکا تۆ وایتە ناوی مبارزە ئەکەی یا نایکەی تۆ نێتە مووقعیەتە تۆ وایتە وەزعیەتە مووقعیەتە تۆ مووقعیەتە ئێرانی بوونە توش سەهیمی لە تەواوی جنایەتە دەوڵەتە ئێرانیە بە عینوانی کۆمەڵە دموکرات پەکەکە پارتی یەکێتی دەوڵەتە ئێرانی دەوڵەتە ئێران تەواوی ئەو جنایەتانە کە ئەوان کردیان ئێوەتیا مقەسەرن و ئێوەتیا سەهیمن و ئێوەتیا ساهمتان هەست ئیستا با ئێوە هەر بڕۆن مقاومەت بکەن هەر بڕۆ محکەم بێسن ئێوە بە فوویەک ڕائەماڵێن چون بنیادتان نییە چون قەوامتان نییە چون لە دڵە مبارزە نەهاتگنە سەر دەرەوە کوڕخۆ خەڵکیە کوشتان بووە کریدیت و مبارزەتان دە شەهیدمانداگە و 100 شەهیدمانەسو و 500 شەهیدمانەسو بەڕاستی و ئاواسە و چووکە پێکاری و تێتۆ و ئەڕوات و هەنە قسە ئەحمەقانانە کە ئێوەیەکەن بەتری بوون ڕاپەڕی نابود بووگن گشتتان نابود بووگن چون ڕاپەڕین وا لە مووقعیەتە کوردی خۆیان دانیشتگە و ڕاپەڕینە کە تێئۆریزە ئەکا مبارزاتە کورد چ شکلیە کوردکێس ئەوی ترە بەرامبەرە مووقعیەتە کوردکێس و ئەمە تا بە ئیمڕۆ مەوجود نەبوو ئەوەیش وەکو بەورەکەی سەرەکەل ئەتوێنەوە حەلەون و لەم شەڕە لێتان ئەدرێت حتمما لێتان ئەدرێت لە خۆتان لە حیزبتان لە بەدەنەتان لە ئەفرادتان لێتان ئەدرێت حتمما دەرگیری فیزیکیش پێشتێت حتمما پێشتێت ئەوە لەوە هیچ ئەحرازێک نییە ئەمە ئێمەین کە ئەم تاریخە شکڵە دەین و ئەمە ئرتقا یافتگیە ئەم مەردمەسە کە بە ئەگرا ئەگات حکایەتە ڕاپەڕین ئەمەسە واتۆ گەرەکتە کتمانی کەی نەفەهمی حاڵ خەیرێ خراوە مردمە جامعەیە کوردەوار مەجبورە مەوزع بگرێت واداری یەکەین مەوزع بگرێت ئەیگوەینە ئەو خانەکە مەوزع بگرێت نایەڵین دەرچێت نایەڵین لە حاڵەتە خاکستەری و سوربیا بمێنێتەوە بچەقێت و کشتی بەڕێزە و کشتی خاسە و بە ئێمە سڵح تەڵەبین و حەز بە سڵحەکەین و سڵحواسەوە ئەمێنینەوە سڵح و نایەڵین واوێتە تعریفێکە کردمانەشی قبوڵیکە ئەوە تعریفە ئێمەس هیچ کەسێ وەکو ئێمە ناتوانێت کورد تعریف کاتەوە چون ئێمە لە مووقعیەتە داگیر کراویە خەریکین خۆمان تعریفەکەینەوە ئێمە داگیر کریاگن حاڵەمان خاست نییە ئاسڵان هەرچیشتە ئارام نییە و حاڵەمان خاصوێت و خۆشوێت و حقوقمان پێ نادن و هەنیشتمان پێ نادن و تۆزی با خۆمان ئەرتقابین بڕۆینە پوزیشنێکی باشتر پوزیشنەوە نییە و کوردستانی عێراق و چۆ پوزیشنێکی خاستر ئەوە نییە داستانە ساوە نییە داستان شتێکی ترە ئالەگرا تو لەمە دوڕیاگی ئەم دەفعە جەریان ڕاپەڕین تەواوە ئومەتە کوردی دەرگیر ئەکا واداری ئەکا کە دەرگیر بوێت یەخەی پێئەگرێ کە دەرگیر بوێت لێمە تۆیژی ئەوەی مەسەحتەرەبین و حەز بە چۆلەکەکەین و مەفێژنان و سەکسە ئازاد و بڕۆین و هەڵخێنەقەی یەکتری و بەڕاستی و سەرمایەداری و بەڕاستی و حەزی ئەوە تۆ ئەمانە ئەەکەی بەخاتری مردم تۆ پیوە ئەنی بە ئاگرەکەی مردم و مردم پاڵی پێ بە تۆ حەزی پێ بکە تەوەجۆ ئەفەرمونون ئەمە داستانێکە کە ڕاپەڕین لە سەرەتاوە تا بە ئیمڕۆ بەرگێسیە بەرەوە ئەو مردمەی شواتێ ڕوو لە ئێمە کا بە عینوانە کەس و کار و قەوم و خوێش و گەرەکێ نەسیحەتمان بکات و یا ئەوەی کە مەسەڵەن گەرەکێسی تەحتناوە جمێنت دن و ئەوە حەزی پێ ناکەین و بڕۆ سەرت بکەرە ناوە چاڵاوە خوات
کارە خۆت بکە تێ هەڵدریاکە ئێمە کارە خۆمانەکەین تۆ حەزەکەی بەم کەسافەتە وایتیە دانیشتیتە تۆ قینەتێ لە ئێمە چون ئێمە حقارەتە تۆ دەرەخەین تۆ یا ئێشێ مەردانگی لە خۆت نیشان بی یا بەڕە حقارەت کەیتە کۆڵتۆ ما بەقێ خەڵکی بە ئاشکارای عالەم ڕات سوارە کۆڵە بوێت ئەنا تۆ ڕۆژێ 2000 دەفە لە ناوی ئەو جامعەت تەجاوزە پێ ئەەکەن و تعدا و پێ ئەەکەن و دەم دەرنایری و بێڕێزی پێ ئەەکەن ئیستا ئالەگراوە دوودانە جمێن قەڵسی چون ئەم جمێنی ئەمە تۆ وادارەکە مەوزع بگری ئێشێ مەوزع بگریت حاڵیت بوو ناتوانی خاکستەری حتا ئاخرە عمرە بمێنی تۆ ئێشێ مەوزع بگری یا گەواد یا خاسی یا قارەمانی یا حیزی ئیعلامە یەکێکیان بکە پەرچەمەکە هەڵبارۆ کامیان ئەمە ئەو فشارەسە بۆ تەرەف ئێشێ بیریتی تا تەرەف ئێترافکە تەکلیف خۆی مشەخەس کاتەوە و ئەو کارەسە ئێمەیەکەن لەزان نەسیحەتکردن و چرت و پرتێکە ئێوە لەم لاو لەو لایشنەوەن دانێتی هەڵدریاکتی ئەو قسەتانە بۆ ئەکا کە خۆی حەزی بە حیزە و لە حیزیمانە خۆی حەزیسی بەم حیزیە کەوت کەسە ناوی دڵی پێوەنیەوەی بیگۆڕێ ئەمە هەمان مستاقە کاورە پێتیژی فۆرن لە هەولێر و سلێمانیژی بەدیل چییە؟ بەدیل چاڵە چاوتە بەدیل چاڵە چاوتە تو دڵە پێوە نییە ئەمە بگۆڕی وەلێ ئەمە بە شەق پێت ئەگۆڕن تو دڵە پێوە نییە مەچەکە بیتە بان و واقعیەتە خۆت قبولکەی و بڕۆیتە ناوە حاڵەتە ئینسانی و لە حەیوان دەربێی تو دڵە پێوە نییە لەزا ڕۆیتە پشت قسەی زلکردن و بەدیل چییە بڕاستی و ئەوە من حەزی پێ نەکەم چی بڕاستی و تو حەزی پێ ناکەی چاڵی چاوت دەرەهات نابود بووگی لەمە کاولتری لەزا ئێمە هیچ وەخت لە مەوقعیەتە کەسێک ئێمە ئەگەر لە مەوقعەتی کەسێتێکی ترەوە بووای نەمانەتوانی بێژین چه خەوەرە لە دنیای کوردیا و لە جەهانە کوردیا و لە سەرزەمینە کوردەوارە نەمانەتوانی بێژین وەکو ئەمانە وەکو ئەم حیزانە وا لە پۆزیشنە دەسەڵاتە بازی ئەەکەن قەمزەتێن و سیاسەتەکەین و سیاسەتچی و لەگرا سیاست نایەتە دەرکاورای دەهاتی دیسانەوە تکراری ئەەکەمەوە دەهاتی بە معنای ئینسانێکی قەتیسی بێعەقڵە نە جوغرافیا نەلادێ گەرەکە نییە پێت بێژن ئەقڵە بووە سەر گەرەکە نییە پێت بێژن مەچەکە بەسەر وەکو پیاک بەرخۆردکە گەرەکە نییە پێت بێژن خۆت ارتقا بە گەرەکە نییە پێت بێژن قەستکە پیاگوی قەستکە مردوی قەستکە خاس بژیت ئیمکانی نییە تۆ لەسەری سفرەیەکە قەستکەی نیەتکەی پارویە زل بخوایی براکەی تۆ دەوێت و شەڕیتەکی توە چون ئەویش وڵمە گۆشتەکەی گەرەکە پاروەزلەکەی گەرەکە ئەویش دوو برا لەسەر وڵمە گۆشتی تێنە شەڕ ئێوە ماهیەتە ئەم مەردمتانە لە ئینسان بوون خستگە و گەرەکت و ئامدانە ئەم کاراکەن چون تەمامە هۆڤیەتان بەمە بەسیاگەسەوە لەزا یاران ڕاپەڕین من گەرەک بوو یەک سری مەبحەسەکە زیاتر بۆ ئێوە بکەمەوە تا بزانن داستانەکە چییە دەستان ئازادە لە هەر جۆرە ئەهرۆمێک کە مردم وا دار ئەکەن مردم مەوزع بگرێت تماشاکەن سۆغراد وەختی خۆی وتی من خەرەنگەزە کۆمەڵگا حەزی بەمانەوەیە و لەم فەسادە بمێنێت و وەکو خەرەنگەز مزاحمیەوەم لێتم ئێوە ئیشە مزاحمە مردمەونە نێڵن ئەم مردمە بەم وەزعیەتە داگیرکراوی خەسیاگە تەجاوز پێکریاگی حەز بکاوە بیفرۆشێتەوە بە عنوانی قارەمانی ناوێ بێڵن ئەمە لەوە قینیان تێ تۆ مەسەڵەن دانەیە تێری تۆ لە تەواو مبارزاتە مارکسیزم فقط ڕەوابەتە جنسیە ئازاد تێگەیگە حەزی پێکە هەرەوەزانی ئێشێ بیتە ناوە دەوێ بێژ تۆ فاحەشەی بڕۆ پەی کارەبا کاورای تێ هەڵدریاک بێ مەوزع بگرە لە بەرامبەرە باندە هیواتا با مەوزع بگرە بێ لە بەرامبەرە فسادە گوستەردەی ئیجتیماعیە مەوزع بگرە بێ بیگرە لذا ئەمە ئەوەسە
کە ئەم عیدە گەلە کۆمەیان کردگە مطمئن من تعدادیان فرەفرەس تعدادیان کەم نییە ومطمئنون ئەمانە داگیرکەران وانە پشتیانە ئەمانە هەمان بازوانە داگیرکەرانن لەذا ئێوە ڕساڵەتە خۆتان فەرامۆش مەکەن و ئێمە زیاتر لە ئایەندە مەباحەسێکی تر ئەکەینەوە لەم ڕاستە کە بەحسمان کرد تا بزانن تەنیا جەریانە ئینقلابی سیاسی لە تاریخ معاسرە کووردا ڕاپەڕینە کوردەواری سربەخۆ بووگە و ئێوە ئیستە شاهدی ئەمری سیاسین ئەم اتفاقاتانەی کە ئەکەوێ ئەمری سیاسیە ئێمە ئەدەین لەوان قەستی ئێمە مەسە داگیرکەر بخەین و دەریکەین و دانیشینە جێگەی خۆی خۆمان کە ئێشەی دانیشین لە زاوێنی شەڕ دروست بووگە شەڕ واقعی دروست بووگە ئەدەین لێیان لایەوە خۆش